لە دوێنێ لەلایەن ڕەزا پەهلەویەوە لە خلالی تویتێکەوە قسەی کردووە بە بیانووی دروستبوونی ئەتیلافێک یاخود هاوپەیمانێک لە بینی 5 حیزبی کوردستانیە کە باسییان لە بەرەنگاربوونەوەی جمهوری ئیسلامی کردو من دیاتر دێمە سەری ئەمە لە ڕووی سیاسی و منیش تێی دێکم بۆ ئەوە پایمانەتێ نییە و بە پێم وایە نموزەژی تری بەرەی کوردستانی دواتریش ئاماژەی پێەکەم چیەوە ڕخنەی خۆم لەو بارەوە ئەگرم بەڵام بەرحاڵ لەم بەنامەیە باسی مافەکانی خەڵکی کوردستان کراوە بە ئیتارێکی دیاریکراوە لە چوارچێویشی دیاریکراوە ئەمەی کردو بە بەهانە ڕەزا پەهلەوی بۆ هێرشێکی زۆر دڕندانە و زۆر پاشستیانە ینی تۆ هێشتا خۆت بە پەنابەرە زانی تۆ هێشتا خۆت پەنابەری خۆت بە ڕەمزی یەکگرتنی کۆمەڵگایە گەزانی بە ڕەمزی ئاڵوگۆڕێکی گوای پۆزتیڤ لە ئێرانە ئەزانی بە ڕەمزی هەڕەشەکردن یاخود بڵێن تەحەداکردنی جمهوری ئیسلامی ئێران و ئەم سەرکوتازانی کە لە ئێرانە هەیە بەڵام هەر لە ئێساوە باسیەوەکە کە ئەرتەشی داهاتوی ئێران لە ژێر سایی دەسەڵاتی ڕەزا پەهلەویە یەکەمین هەنگاوەکانی چین یەکەمین هەنگاوەکانی ئەوم پەلاماری کوردستان بە لە کوردستانی تر هەر کەسێک باسی مافێکی کرد لە مافەکان و ئەوانە بە جوداخواز و بە جیاخواز و ئەوانەی لە قەڵام بدە و باز لە یەکێتی میلەت و یەکێتی زەویەکانی ئێران و وەکو شتێک لە خەتە سوورەکان کە کەس نابێ بی بەزێنێ و هەموو کوشتارێک و هەموو قەتڵ و عامێک لە سایەی یاخود لە کاتی بڵێن چاڵنجکردنی ئەم خەتە سوورانەی ڕەزا پەهلەویە ممکنە و مەشروعە و هەر لە ئێستاوە قسە لەسەرەوەکە کە چۆنچۆنی ئەبێ دەستگا ئەمنیەکان و سەربازەکانی ئایندی ئێران خۆیان ئامادەکەن بۆ پەلامارە بۆ سەر کوردستان ینی خومینی تقریبا نزیکی ساڵێکی ویست تا خۆی کۆکردەوە و جێشی کۆکردەوە پەلاماری کوردستان بدا و باسی تەجزیە تەڵەب و ئەمانە بێنێتە پێشەوە بەنی سەدر بە چەکدارەکانی بڵێ پۆستاڵەکان تەندامەکەن تا پاچیان نەکەنەوە و نان پێچنەوە ئەوانە نزیکەی ساڵێکی ویست ئەم هێشتا دەسەڵاتی ئێستا لەسەر کارە هێشتا دەسەڵاتی جمهوری ئیسلامی ئێران لەسەر کارە لە بری پەتانی ینی لە ڕووی ئەوە کە سەیرەکەی لەباری سیاسیەوە هەتا هەستەکەی زۆر ناشیانە مامەڵی کردووە کە من پێم وانێ ناشیانە بێ دواترێژەڵم بۆ بەڵام وا هەستەکەی کە ئەم جۆرە بەرخوردکردنە لە بری ئەوەی تۆ هەوڵ بی کە هێزەکان کوکی تۆ خەلکی هەر لە سەرەتاوە زەمینەی شەڕی قەومی و زەمینەی شەڕی نەتەوەیی لە ناو ئێرانە خۆڵکەین زەمینی ئەستان هەڵوەشانی ئێران لە ناو ئێرانە خۆڵکەینی بەمعنایە کە دیارە ئەمە جێگای ئەوەیە کە لەلایەن هەموو ئازادی خوازان و بە تایبەتی لەلایەن ئازادی خوازانی فارس زمانەوە کە من پێم وایە تەقسیریان نەکردو من لە دوێنێەوە بینیم گەلێک لە ڕێکخراوە چەپەکان لە بەرامبەر ئەم هەڕەشە و گوڕەشانەیە ڕاوەستاونەتەوە داکۆچیان لە مافی خەڵکی کوردستان کردووە تەنانەت هەندێک لەو ئەحزابانە زۆر بە ڕۆشنی ئەحزابی چەپ و کۆمونیز وتوانە کە خەڵکی کوردستان تەنانەت بۆ جیابوونۆژ مافی خۆیانە باسی جوداخوازی ئەگەر واش بێ تاوان نییە جەریمە نییە خەڵک مافێتی بڕیار بدە لەگەڵ تۆیان بێنێتەوەیان نمێنێتەوە و ئەگەر شا ئالتەرناتیڤی ئەم شایەتی ئەلتەرناتیڤی داهاتوی ئێران بێ ئەوانە لە ڕاستیە خەڵکی کوردستان هەموو مافێکیان هەیە لە ڕژێمیشی ئاوا جیا ببنەوە و دەوڵەت و دەسەڵاتی خۆیان لە کوردستانەدا بمەسێنن ئەسەن بوونەوە بە بەشێک لە ئێران لە حاڵی هاتنەوە سەرکاری ڕژێمێکی نازیست و فاشستی وەکو ڕژێمی پاشایەتی یەکێکە لە خەتا گەورەکان کە خەڵکی کوردستان بیکە مانەوە لە چوارچەوەی ئێرانە بە قازانجی هیچ ئازادی خوازیە بە قازانجی هیچ مافێک بە قازانجی هیچ کەرامەتێکی ئینسانیە نیە لە بوجودی
دەسەڵاتێکی وەکو دەسەڵاتی ڕەزا پەهلەوی یاخود پەهلەویەکانە و ئەم فاشستانە تاکو سنووریان لەگەڵا زۆرتر و تۆختر دەستنیشان بکەیت تاخود لە بەرامبەریانە هێزکۆ بکەیتەوە بۆ بەرەنگاری ئەوانە کەمە. ئەمە مافێک لە مافەکانی خەڵکی کوردستانەوە. ئەمە بەڕاستی لەلایەن بەشێک لە چەپ و کۆمونیستەکانی ئێرانەوە داکۆچی لێکراوە، دیفاعی لێکراوە. ئەوانە چ فارزبان بن، چ ئازەری بن، چ عەرەب بن، چ کورد بن، ئەمە لەسەر بنەمای ئەوەی کە خەڵکی چەپ و کۆمونیست ئازادی خوازن و چەوسانە و ستەمیان بۆ هیچ بەشێک لە کۆمەلگا قوبوڵ نییە لە بەرامبەرە پەڕەشە و گوڕەشانەی ڕەزا پەهلەویە وەستاونەتەوە و بە ڕۆشنی هەڵوێستی خۆیان لەم بابەتەوە نیشان داوە. بە هەر حاڵ ئەمەی کە پێویستە لێرە تاکیدی لەسەر بکرێتەوە ئەوەیە کە ڕەزا پەهلەوی ئەم قسانە لە خۆڕا ناکات. یعنی حقیقەتەکەی ئەوەیە ڕەزا پەهلەوی نەک تەنها نیگەرانی دابەشبوونی ئێرانە بە پێچەوانەوە هەستەکەی کە هەوڵدان بۆ دروستکردنی جەنگێکی قەومی لەم بابەتە تەنها شتێکە کە بتوانێت دەسەڵاتێکی وەکو دەسەڵاتی ڕەزا پەهلەوی لە ناو ئێرانە مەشروعێت پەیدا بکە. ئەم دەسەڵاتە هیچ شتێک بە کۆمەلگاوە نایبەستێتەوە. گەر کۆمەلگایەک لە ئاشتیا بێ و لە هەلومەرجێکی کرانەوە و بڵین دۆخێکی لەبارا بێت و ئەوانەوە ناکۆچیە کۆمەڵایەتیەکان و سیاسیەکان و ئابوووریەکان و چینایەتیەکان بچنە پێشەوە ڕەوەندی خۆیان بگرن و ئەوانە وە کۆمەلگا هەناسەیەک بدا دەسەڵاتی وەکو ڕەزاشا قوبوڵ ناکە. ئەم مۆدێلە لە کۆیلایەتی ئینسان لە سای سیستەمی پاشایەتیا قوبوڵ ناکە خەڵک دووبارە ببێتەوە بە ڕاعیەت. ینی ئەوە نزیکی 50 ساڵ ئەگەر بە درۆژ بێت جمهوری ئیسلامی قسە لەسەر شارەوەندیەکە، قسە لەسەر هاوڵاتی بوونەکە، قسە لەسەرەوە کە هەموو کەس مافی یەکسانی هەیە بە بەشداریکردن لە سیاسەت. ئەگەمانە معلومە و دیارەکە هەموو ئەمانە ناڕەوان و ناڕاستن، ینی ئەساسێکیان نییە. بەڵام بە لەفزیش بێ بە حسابی سیستەمی مەردم سالاری ئیسلامی و ئەمانە باسی ئەوەکە کە خەڵک سالارە و خەڵک دەسەڵاتدارە ئەوانە دیارەک معلومەکە خامنەی هەمە کارێ لە ئێرانەوە هەموو بڕارێک لایەن ئەو دەرەچێتەران سەر کۆمارەکەش کە هەڵبژاردننی بۆ کرێتەوەمانیش قیمەتیشی نیە. بەڵام لانی کەم لە ڕووی پەیامەوە ئەوواڵێ بەڵام کەسێک بێ ئەمڕۆ داوای بەیعەت لە هین بکە لە خەڵکی ئێران کاکە هێشتا لە دەرەوەیە لە لۆس ئەنجلسەوە دانیشتۆ چاوەڕێی ئەوەیە خەڵک بەیعەتی پێ بدا بە بەم بەیعەتەوە بە نوێنەرایەتی کردنەوە بێوێت دەسەڵات بگرێ. ئەمە چ مۆدێلێکە لە کۆیلایەتی نوێ، کۆیلایەتی تازە کە خەریکە فەرز بکرێت. بە بڕوای من ئەمە لەلایەن خەڵکی ئێرانەوە قابلی قوبوڵ نییە و بۆ شتانی کە پێشودریش لەسەر دۆخی ئێرانوانەوتم کێشەکانی ڕەزا پەهلەوی زۆر کێشەی قوڵن. هەر بۆیە تەکیدکردنی لەمە، یعنی من وازانم کە ڕەزا پەهلەوی لە بن عەرزا بۆ شتێکی لەم بابەتە گەڕاوە کە مەجموعەیەک حزابی کوردی بەیانێکی لەم بابەتە دەرکەن بۆی کەوان پەیامە بدا. ینی ئەسڵەن خودی ئەم بەرەنگاریە لە بەرامبەر گوایە لە ڕوانگەی ناسیۆنالیزمی ئێرانی و ئەوانەوە لە بەرامبەر گوایە جوداخوازی کوردەکانە خودی ئەمە وەسیلەیەک نییە بۆ هەدەفێکی دیاریکرا. خودی ئەمە هەدەفە، ینی خودی کۆکردنەوەی ئەو ناسیۆنالیزمی ئێران لە دەوریەوە خەریکە ئێران لە بینەبەر و ئێران پارچە پارچاکەن و بڕین فریاکەوین و ئێمە یەک ئەوانە زۆر فرسەتی پێداوەکەیترە و شیعارە نازیستی کاڵێ یەک نەتەوە و یەک ئاڵا و یەک سەرکردە کە شیعاری هتلێرە دووبارەی کاتەوە. ئەمە دروشمی هتلەرەوە ئێستا بڕۆ لە خۆپیشاندانەکانیان ببینە لە ناو لە لۆس ئەنجلۆسەوە تاکو و میونخ ئەچنە سەر مینبەرەکان و قسە ناکەنەوە، شیعارەکانی هتلەر ئەڵێنەوە. ئەمانە بەڕاستی لە فرسەتێکی ئاواگەڕان بۆ شتێکی لەم بابەتانە ڕووبەوە. ئەمە بەڕاستی خەتەرناکە. من دیارە
ئەزانم کە کۆمەلگای ئێران کۆمەلگایەکی زیندووە و ئەزانم کە کێشەی گەورە لە بەردەم ڕەوتی لەم بابەتەیە، بەڵام ئەمە نابێ بەکەمی بگیرێ. ینی یەکێک لەو شتە لەو خەتەرانەی کە ممکنە چەپەکان تووشی بن بە خۆشخەیاڵی بەوەی کام گەمانە چین وەماکە هیچ زەمینەیەکیان نیە ئەوانە بە بڕای من هاوڕیان ئەوانەی کە متابعەی دۆخی فکری و ئایدۆلۆژی سەرمایهداری ئەم سەردەمە بکەن، کەسانی وەکو ڕەزا پەهلەوی زۆر بە جددی درەگرن لەناو خودی ئەمریکا، لەناو خودی سیلیکۆن ڤالیە، لەو شوێنەیە کە شوێنی تەکنەلۆژیا و پێشکەوتن و ئەوانەیە کەسان هەن کتێب دەرەکەن و نووسین ئەنووسن لەسەرەوەی ڕۆژگاری پاشایەتی هاتوتەوە لەناو ئەمریکایە لە 250 ساڵ لەمەو پێش ئەمریکا لە پاشایەتی ینی هەر خودی دروستکردنی ئەمریکا ئەساسەن لەسەر بنەمای جیابوونەوە بوو لە پاشایەتی بڵین تاجی بەریتانی بۆ ڕزگارکردنی کۆمەلگا بوو لە پاشایەتی و لە کۆیلایەتی لەناو ئەمریکا ئەمڕۆ دەوڵەمەندترین دەوڵەمەنەکان تێک بلیۆنێرەکان ئەوانەی کە خەریکە سەرمایەکان لە تریلیۆن دۆلار نزیکە بێتەوە نووسراوە نووسن و کتێبە نووسن و بەحسەکەن و لەسەر یوتوب مناقەشا دەکەن و ئەوانە کە دیموکراتی نەخۆشیە، دیموکراتی خەتەرە، دیموکراتی خراپە، دیموکراتی کەی سیستەمە. ئێمە پێویستمان بە پاشایە، پێویستمان بەوەیە کە پاشایەکی تر بێت، مەلەکێت بێتەوە، پاشایەتی بێتەوە، بەڵام پاشاکەمان وەکو ئین وابێ وەکو بڵین سەرکردەی شەریکە یاخود بەڕێوەبەری کۆمپانیایەک بێتەوە ئەوانە سیر کا بزانێت چی بە قازانجی کۆمپانیاکەیەتی بیکات و ئیتر بەڵام نەیەڵێتەوە بۆ نەوەکانی دوای خۆیەوەمانە هەر ناوە ناوە ئێمە پاشایەک هەڵبژێنین کە هەموو سەڵاحەتی چیە بێتەوە هەموو بڕیارێکدات وەمانەتر دیموکراتیت یعنی چی و هەڵبژاردن یعنی چی و ئەمە لە ناو جەرگەی ئەوەی کە پێوتر لیبرالیزمی غەربی لە ناو جەرگەی لیبرالیزمی غەربیە ئەمانە بیر و بۆچوون و تەرحێکن کە خەریکن بڵاو ئەکرێنەوە برەویان پێدرێ لەبەرەوە ئەمە بە دووری نەزانین کە سەرمایهداری ئەم سەردەمەی دنیا زۆر زۆر ئاسانەتوانێت بچێتە پشتی ئەلتەرناتیویشی وەکو ئەلتەرناتیوی ڕەزا پەهلەویەوە هیچ کێشەیەکی لەگەڵ ئەوەیانی وەختێک تۆ ئەبینی لە سووریا تیرۆریستێکی عیار 24 داعشی ئەلقاعیدەی هێنا ڕیشی تاشی و بۆینباخێکی لە مل کرد و قاتێجلی لەبەر کرد و وتی ئەمە نوێنەری ئێمەیە لە سووریایە و سووریامان بۆ یەکە خاتەوە ئەوانە بۆ بێ عجایب بێکە لە لۆس ئەنجلسەوە ڕەزاشا بێنەوە بۆ ئێران و بڵێنەمە نوێنەری ئێمێ و لە دۆخێکی لەو بابەتەیە کە شەڕێکی قەومی لەم بابەتە قەومێ لە ناو ئێرانە ئەوانە زۆر ئاسان هەموو ئەوەی کە پێی ئەوترێ مقاومەتی کۆمەلگا قابلی تێکشکاندنە ناکرێەوە نابێ ئێمە پێمان وابێ کە نەسەرکەوتنی ناهاتنی ئەم ئەلتەرناتیڤە حتمیە نە تێکشکانیشی حتمیە ئەمە هەمووی پەیوەندی بە ململانیەوە هەیە پەیوەندی بەوە وابێ حسابی جددی بۆ ئەم واقعێتە بکرێ بۆ ئەم ڕاستی بکرێ و ئێمە زۆر جارەی بیستین ئێستا هەدا هاوڕێیانێک کە وەختێک دێن باسی فاشزمەکەن و باسی کۆنەپەرستیان سەردەماکەن مەوجەیەکی یاخود شەپۆلێکی فاشستی دنیاگرتوەوە هاوڕێن چیە ئەڵێ ئێمە شەپۆلە چێ ئەڵێ ئەمە زریانێک نییە و سونامیەک نییە کە هەموو شتێک ڕاماڵێ ینی چی شەپۆلێکە ینی شەپۆلێکە بە دوایە شەپۆلێکی دژە شەپۆلێک دێت و کۆتایی پێدێنی یاخود هەنگاوێکە بۆ پێشەوە بەڵام هەنگاوی تری بە دوایە دێ حتمی ئەوەی لە جەنگی جیهانی دووەمان ڕوویدا کە فاشیزم هات و دوای فاشن تێکشکاو ئەمانە ئیتر ئەمە ئەو سینناریۆیە کە فاشیزم و نازیسم هەمیشەمە هینە سووڕی ژیانیانە سەرمایهداری تووشی قەیرانە بێ فاشیزم دێنێ دوایەوە قەیرانەکانی چاک بوو فاشیزم لابات و دیبارە بێتەوە بە دیموکراتی ئەمە خەو خەیاڵە هاوڕێیان سەرمایهداری و دیموکراتی بە یەکسک لە دایک نەبوون ئەمە درۆیەکە ئێمە هەموو فێر بووین کە قوبوڵیکەین سەرمایهداری 250 ساڵە هەیە هەمووی 100 ساڵە کارگەر بۆی هەیە دەنگ بدا لە هەڵبژاردنەکانە لە ناو جەرگەی ئەوروپایە لە ناو خودی ئەم سویدە 1970 نیوەی کۆمەلگاکە ژنن ئەو کاتە توانیویانە مافی دەنگدانیان هەبێت لە سویسرا 1972 آخر کانتۆن مافی دەنگدانی ژنانی وەرگرتو ئەوانە ئەمەی کە ئاوا دیموکراتی و سەرمایهداری بە یەکسک لە دایک بوون و جمکن و بەیەکەوە دێن و
سەرمایهداری بەبێ دیموکراتی ناژی ئەمە درۆیەکی ئاشکرایە. دیموکراتی بە معنایەوەی مناقەسە بێ لە بینی تۆژە سەرمایهدارەکانە بمچینەوە بێ. بەڵام چی ئەڵێ ئەمە بە معنای ئەوەیە کە من و تۆی کارگەر بۆمان هەیە قسێ بکەین دەمێ بکەینەوە چی ئەڵێ بە معنای ئەوە نییە کە توانە عبودیەتیشی لە پەنایە بێ کۆیلایەتیشی لە پەنایە بێ بۆ دیموکراتێت لە ئەمریکا نەبوو وەختێک سیستەمی کۆیلایەتی بوون هەرچی ڕەشپێستەکان بە کۆیلای حسابەکردن لە شەستەکانە توانیان بڕۆن لە پاسا لە کوێیانەوێ دانیشن وای ڕۆژناتە دوای دواوە ئەمە ئەو سیستەمەیەکە هینە ئەوەی کە پێی وترێ سەرمایهداری و کراوە بە نموزەکێکی زۆر مهم ئەمانە هەموو بەرهەمەکانی جەنگی ساردن لە بەرامبەر کۆمونیزمان کردیان بە نوێنەری ئازادی بە نوێنەری مافەکانی مرۆڤ و ئەمانە سەرمایهداری وانە سەرمایهداری بەبێ کۆیلایەتی ناژی سەرمایهداری بەبێ ستەمکردن ناژی سەرمایهداری بەبێ پەراوێز خستنی کۆمەلگا بەشی زۆری کۆمەلگا ناژی و تا بۆی بکرێ مافەکان کەمەکاتەوە ئەگەر لە ئەوروپایە پاش خەباتێکی دوور و درێژ پاش ئەوەی کە جەماوەرێکی فراوان بە قوربانیدان لە ساڵەکانی 1940ەکانە فاشیزمیان تێکشکان کەیتر هەمووی ئێستکراوە بە ئازایەتی ئەمریکا و رووسیا گوایە جێشەکان توانیان باسی مقاومەتی خەڵکی ئەوروپا ناکەن باسی مقاومەتی خەڵکی ئیسپانیا و خەڵکی ئیتالیا و خەڵکی فەڕەنسا و خەڵکی وڵاتەکانی تر و پۆلۆنیا ئەوانە ناکەن لە بەرامبەر فاشیزما کە چیان کردو هەمووی ئەرە ئەمریکا و بەریتانیا و بڵین ئیتیحادی سۆڤێتی ستالین بوو کە فاشیزمی تێکڕووخانەوە ئەنە باسیێوانە ناکەن فاشیزم لە ئەوروپا لە ئەنجامی ئەم بەرەنگاریە تێکشکا وەختێک تێکشکا ئەنجامەکەی بوو بۆی کەوا خەڵک توانیان ئەم مافانە بەدەست بێنن تاکو 1960ەکان و 65 ئەوانە پێم وابێت لە جامعەیەکەی لێرە لە سوید لە ستۆکۆم نزیکە ناوی ئۆپسالایە دانیشتن کە لەسەری بەشەریان هێنا فحسیانە کردو ئەوانە لێکیانەدام کە لەسەری سپی پێستە یا ڕەش پێستە و لەسەر ئەساسی ئەمانەیەمە چۆنچۆنی بزانین سیفاتە شخصیەکانیان و شخصیت و کەسایەتەکانیان چۆنە ڕاستیزم ئاوا چوو بۆ ناو زانست و زانیاریەوە ئەمە سەرمایهداری ئەو پاک و تەمیز نییە کە ئەمە شەپۆلێکە دێت و ئەڕوا چی ئەڵێت کە هات ئەڕوا ئەوەی کە ڕۆیشتووە لە ڕابردووە بە خەبات ڕۆیشتووە بە بەرەنگاری ڕۆیشتووە جا بۆیە متمانەکردن بەوەی کەوا شا ناتوانێت لە ئێرانە هیچ شتێ بکات و هیچ ئایندەیەکی نییە و ئەمانە حتمما وەکو شعارێکی تەبلیغی با بڵین با خەڵک ئەگەر لە دەورێمانە کۆکەینەوە شعارانە بڵین بەڵام حەقیقەتەکەی ئەوەیە بەرنامەدانان و سیاسەتدانان و نەخشەدانان نابێت لەسەر ئەساسی ئەوە بێ ئەم دیاردەیەکی ڕاگوزەرە دێت و ئەڕوا وانە باشترین دەسەڵاتێک کە بۆ سەرمایهداری ئەم سەردەمە ئیسپاتی کردووە کە ئەتوانێت باشترین بۆ بەرهێنانی چینی کارگەر بکات و باشترین پێشکەوتن بێت سیستەمی چینیە سیستەمی چینیە کە 12 ساعت کار بەخینەکە ئەوانە بڕۆ ناڕزایی دەربڕە بڵێ نەمێ ساعت کارم کەم بێتەوە لە سزنای لە زیندانای ئەوانە لە 30 سانتیمتر بە 30 سانتیمتر دادەنێنەوەوانە تاکو ڕقەبیتەوە ئەوە سیستەمێکە کە سەرمایهداری ئەم سەردەمە پێویستێتی لەبەرەوە باسی ئەوە نەکەین کە ئێمە ئەمە چۆن لەگەڵ سەردەمی ئەم سەردەمەیە ئەگونجێ وایە لەگەڵ ئەم سەردەمەیە بەو معنای کە ئێمە تێگەیشتوین بەو معنای کە کۆمەلگا ئێوێ ناگونجێ و ئەگەری زۆر هەیە کە تێک بشکێنرێ بەڵام ئەمە حتمی نییە و ئەمە ئەگەر بۆ هەموو دنیا ڕاستە بۆ ئێران زۆر ڕاستە و ئێمە ڕاستە کە کارگەر ئامادەیە ئەوانە بڵا بێم ئامادەیە پێش بخرێ و بە مەسەلەکەش بە تەنها بە تەبلیغات ناکرێت تەنها بەوە ناکرێت تەبلیغات بکەین و خۆمان ئەبێ نوێنەرایەتی ئەم ناڕەزاییانە بکەی کە لە کۆمەلگایە هەیە ئەبێ زمانی ئەو اعتراضەبی کە لە ناو کۆمەلگایە هەیە ئەبێ دام و دەستگای بەڕێوەبردننی کۆمەلگای داهاتوت هەبێ شۆڕشەکان لە دنیاە بە شعارات و بە نەخشی شۆڕژێرانە و بە سیاسەتی شۆڕژیانە بە تەنها نەچوونێت پێشەوە بە بەرنامەی شۆڕژێرانە نەچوونەتە پێشەوە بە دام و دەستگا و ئەنجومەنی شۆڕژێرانە چوونەتە پێشەوە لە شۆڕشی فەڕەنساوە بیگرە بۆ شۆڕشی رووسیا لە شوباتەوە بۆ ئۆکتۆبەری حەڤە لە شۆڕشی ئێران بیگرە ئەوانە هەمیشە و دایم تەنانەت شۆڕشی سیاسی بە معنایەکی زۆر بەرتەسکی وشەکە کاتێک شۆڕشی سیاسی ئەنجام ئەدرێ کە ئەوەی کە لە داهاتووە ئەتوانێت کۆمەلگا بەڕێوە بەرێ نەواتەکانی هەیە ناوکۆکەکانی هەیە بە پچوکی دروست بوو و ئەو هێزەش ئەتوانێ داسەڵاتی داهاتوو بگرێت کە ئەم بەدیل و ئەلتەرناتیڤە پێشکەشەکە
ئەنکە وەختێک باز لە شۆڕشی ئێرانەکرێ بۆ نمونە ساڵی 79 بۆچی خومینی هات لە گوادلۆب دانیشتن غەربیەکان بە یەکەوە ڕێکەوتن ڕژیم چێنج بکەنەوە ئەمانە حەقیقەتی نییە. ئەمە سیناریۆیەکی دەرەوەی وڵاتیە، سیناریۆی ناوڵاتەکەی ئەوەیە دەسەڵاتێکت بۆ هاتوۆتە پێشەوە 1400 ساڵە هەموو جومعەیە کۆبوونەوەکەن لە هەموو گەڕەشێکا بنکەیان هەیە وە سیستەمێکی ئیداریان دروست کردو ئەوانە پارە کۆکەنەوە فەقیر گوایە خزمەتەکەنەوەوانە فەقیر خزمەتیانەکە سەروەت و سامانیان بەدەستێ و ئەمانەوە ئەم سیستەمە ئامادە بوو هات بە بۆژوازی ئێرانی وتی شا بەعمل نەماوە ئەڕاتەوەوانە من نەبم کۆمونیستەکانی گرن ئەڵێن چی وتیان فەرمو ئیمام پێشمانکەوە بۆ پێشەوە ئیمام خومینی هات و ئەوانە شۆڕشی کارگەر و زەحمەت چێش بوو بەڵام ئیمام خومینی بەمدام و دەستگا ئامادەی کە هەیەی بۆ بەڕێوەبردننی کۆمەلگا ئیزنی لە بۆژوازی وەرگرت و دەسەڵاتی گرت و بەشی زۆری کۆمەلگاش لە سەروبەندی شۆڕشیشدا بەشی زۆری کۆمەلگاوانە لەسەر قەنەفە دانیشتوم زان نەتیجەکەی چی لێدێ لە میسرا پێیانەوتن القاعدين على الكنبة باشە ئەوانەی کە لەسەر قەنەفە دانیشتون زانن چی ڕوئەتوانە بەشی زۆری کۆمەلگا لە سات و کاتە شۆڕژێڕەکانە ئاوان ئەوەی کە لە شۆڕشا بەشداریە کات چ بەوەی ئێوێ شۆڕش بکە چ بەوەی دیفاع لەوەی ئێستا کاتوانە هەمیشە کەمایەتیە هیچ کاتێک لە 150 زیاتر نیە لە شۆڕشی فەڕەنساش لە 150 زیاتر نەبوو لە شۆڕشی ئێرانە 1970 لە 170 زیاتر نەبوو شتێکی ئاوایە ئەوەی کە ئەمێنێتەوە کۆمەلگا بەشێکی زۆری کۆمەلگایە کە پرسیارەکەی ئەوەیە سبەینێک ئەم ئاڵوگۆرە ڕوویە ئەتوانن ماڵەکەم بپارێزن پۆلیس بتوانێت پارێزگاریم لێ بکە ئەگەر جەردەهاتنە سەر ماڵەکەم ویستیان تاڵانم بکەن و مناڵەکانم ئەجێت بن ئەتوانێت ئەم کارە بکە ئەتوانم دام و دەزیایشی لەم بابەتەم هەبێ ئەگەر ئابا بڕوا با بگۆڕێ ئەگەر نابا ئەمە بمێنێتەوە کە هەیە هەڵشی سادە بەشی زۆری کۆمەلگا ئاوا بیرەکاتەوە وەختێک ئەلتەرناتیڤێکی دیاری کراوە ئەلتەرناتیوی بۆ ئەوە داناوەکە لە داهاتووە چۆن کۆمەلگا بەڕێوە بەرێ ئەمە ئەتوانێت خۆی بکە بەو بەدیلەی کە دێتە پێشەوە ئەمەی کە ڕەزا پەهلەویەکە بایەخەکەی لەوەیان نییە کە باسی جوداخوازی بایەخەکەی لەوەیە کە خەریکە جێگاداتەوە بە ئەرتەش هەر لە ئێستا وەزیفەی بۆ دیاری کردو هەر لە ئێستاوەڵێ دەسەڵات بەدەستی تۆیە هەر لە ئێستاوە خەریکە بەرتی لە دابەتەواوی ئەو پاسدارانی کە ئێستا ترساون ئەگەر خامنەئی بڕوات و نەمێنێت چۆنی ئەملاکەکانیان پارێزن بۆ کوێ بەرەم هەموو پارێ بۆ کوێ بن چی ئەتوانێت جیان بکاتەوە ئەم ئۆلیگارشانی کە لە جمهوری ئیسلامی ئێرانە هەن چۆن نێتوان پارەکانە لە ئێران دەرکەنەگە خۆشیان بیانێ دەرباز بوانە ئەمانە ئەبێ بمێنەوە ئەبێ داکی بکەن ڕەزا پەهلەوی خەریکە بەرتی لا نەداتی ئەڵێ لە جێگەی خۆتان بن ئەوە کاریشم بۆ دۆزینەوە پەلاماری خەڵکی کوردستان و بەلوچستان و هەموو ئەو ستانەکانی ترە دەین کە یانێ مل ببزوێنەوەوانە قەت و ئامیان کەن ئەمە خەتەری ئەم ئەلتەرناتیڤ و ئەم جۆرە پیلانەیە کە ئەجێڕێت باسەکە لەسەرەوە نییە کە ڕەزا پەهلەوی بە تەنها پشتیوانی ئەمریکا هەیە ڕەزا پەهلەوی ئەتوانێت بە پشتبەستن بە هەمووان دام و دەستگای سەرکوتگەری ئێستا کە لە ناو جمهوری ئیسلامی ئێرانە هەیە ئەو کارە کۆکو چۆن ئیخوانەکان بە پشتیوانی سوپای میسر و بە تەعاونێک لەگەڵ سوپای میسرا ئەوانە مبارەکیان لابرد و ویستان ببن بەدەسڵات دواتر پیلانەکان سەری نەگرت هەر بەو شێوازە ئەم ڕەوتە فاشیستیە ئەتوانێت بە سوودوەرگرتن لە دام و دەستگا سەرکوتگەریەکانی ئێستا جمهوری ئیسلامی ئێران ئەو ئاڵ و گۆڕەکە ئەبێ لە ناو ئێرانە ڕووبا و ئاڵوگۆڕە سیاسیە لەبار بەرێ و نەیەڵێ ماڵوگۆڕە سیاسیە بکێشێتە سەرەوە بێ بە ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی خەڵک سەرش بەرزکاتەوە مافی زۆرتری هەبێ بڵێ من بۆچی وەکو خەڵکی باقی شوێنەکانی دنیا حەقم نییە بەشدار بم لە سیاسەتاوە هەژار نەبوو برسی نەبوو نەدار نەبوو بۆ ئەوەی ئەمە ڕوو نەدا ئەوەی ئەم ئاڵوگۆڕە نەکێشێبەوە ئەم ئاڵوگۆڕە سیاسی بۆ جۆرە بگۆڕێ ئەمە لە قازانج و بەرژەوەندی چینی بۆرژوازیایە لە قازانج و بەرژەوەندی سەرمایەداری دنیاە و بە هەر حاڵ ئەتوانێت قەناعەت بەو خەڵکە بێدەسەڵات کراوەش بکە لە بەو لە 180 کۆمەلگا بکە کە ئیتر ئەمە ئەتوانێت ماڵت بپارێزێت و دام و دەستگا ئەمنەکان لە جێگی خوانەمێنەوە و کۆمەلگا
لە گرێژنە ناچێ و لەمەی کە تا ئێستا ڕوویداوە خراپتری بەسەر نایەت ئەوانە بەم جۆرە ماتوانین ئەم کارە بکەین. ئەمە خەتەری ئەم هەڕەشە فاشیستیە لە کوردستان و ئەمە تەمرینە و ئەمە پرۆسەیەکە بۆ داسەپاندنی فاشیزم لە ئێرانە و گەورەترین مەترسیەکانی لەو لێرەوە دێت. گەورەترین مەترسیەکانی لەو مەترسیانەوێت کە بۆ سەر کارگەر و زەحمەکێشی سەرتاسەری ئێران دێتە پێشەوە، نەک بەتەنها کوردستان یاخود بەلوچستان یاخود خوزستان وانە.